ئەگەرەگەمە پەرلەمان بەس خۆ مەزانم چیەکەم چییە؟ هەلیکار چەنەکە بۆ ناتی بۆلام دامەزرێنم زانی چی؟ ڕێک بڕۆ ماڵەوە قاز لەسەر قازدانێ وای دانێت دامەزراوی هەر زۆر بەسیتە ئیش خۆمە مایان چییە؟ شتاوکردنی جادە کورە ئەمە بەسیتە ئەمە هەر ئیشی خۆمەوەی چەند ساڵە من ئیش لەم بوارەیەکەم جا دەقیق تاوکردن بڕۆ ئینشەڵا دوای دەنگدان خەمتان نەبێ ئیشتان بۆکەم ئەمە خەمتان نەبێ کێشەی وشتم بیر نەچووە نەخۆشخانە ئەو نەخۆشخانەشتان بۆ دروستەکەم بە پرۆفشناڵی خەمتان نەبێ خەمتان نەبێ پس بچمە پەرلەمان سیستەمی سیاسی بە تەواویە گۆڕم و گەندەڵی ناهێڵم هەی سیڤەر ئەوە تۆ باسی چیەکەی ها؟ ئاگات لە قسەکانت هەیە؟ بۆچیم کردووە؟ چیت کردووە؟ من تێنەگەیشتم تۆ وەزیری تۆ سەرۆک شارەوانی تۆ سەرمایەداری تۆ چی؟ کورە هیچ نییە هەنێ بەڵێنی پێش هەڵبژاردنە اینجا بۆ بەڵێنی نەڕاست بە خەڵک دەدەی کە ناتوانانی شتێک بکەیت هەر بۆ ئەم قسانە دەکەی کاکە کاسبیەکە وای لێ هاتووە هەی تۆ نازانی وەکو کابرایکەی و بۆ ئارامی بۆ هەلیکار ومانی فێری و سەنعاتە کردووە تۆ چکارت بە خەڵکە خۆ ڕاست بە و واز لە خەڵک بهێنە ئەرە تۆ بۆ واز ناهێنی تۆ لەکوێژی کاندید هەیە چەند ساڵە لە ئەمریکا ژیاوە بە ناوی چالاگوان هەر ڕۆژۆ قسەی لەسەر بەرپرسێکە کرد کەچی ئێستا بەرامبەر ملیۆنان دۆلار گەڕاوەتەوە ڕێک چۆتە ناو حیزبێکەوە لە هەمووی خۆشتر بینا ئۆتۆمبیل و چەندین شتی تری پێدراوە باوەش بڵێم هێشتا بانگەشە دەستی پێ نەکردووە ئەو دەستی پێکردو پرۆژێکی بەناوی 43 ڕاگەیاندووە 43 چییە؟ ئەم ژمارەیە زۆر سەیرە پێمەکەنە کاتێکە چالاگوان بوو یاری بە زۆر کەت کرد ئێستاش هەماش دەکات و ژمارەی زۆری گەنج بە قسەی خۆش و شیرین خستۆتە داوی خۆیەوە تۆ وەکو ئەو مەبە جیاواز بە جیاواز بە چییە؟ خۆ ناچم وەکەوەی دیکە ماچ بە خەڵکی بدەم و دۆمینە لەگەڵ پیاوان بکەم و هەر وەڵات و 6 تۆپی ماچی چی؟ ئەو دیسان باسی چیەکەی؟ برام تۆ لە گوێی گایە خەوتووی ئەوە نیە ئەو کاندیدەی ئەو لە سڕێکی دروست کردووە تا ماچیان پێ بدە؟ بەس ماچە یان شتی تریشە؟ نەوەڵا هەرەوە نییە کاندیدەکانی ئێستا تعلیق لە خوڕی جوانی شەدەن ئەو ڤیدیۆی 43 نەبینیوە کە بە مام حاجەکە دەڵێ کوڕەکانە زۆر جوانن ماشەڵڵا ئەوە تۆ باسی چیەکەی؟ ئەوان بۆ دەنگ دەگەڕێن یان کوڕی جوان؟ هەرەمانە نییە ئەیانگو دۆ ڕۆژە کاندیدێک بۆ یەکەم جار چۆتە چێشخانەیەکی بچووکی ناو بازاڕ ئەوەندە هەوڵی داوە خۆی سادە دەربخات بیری چۆپاری لەفەکە بە جالامی خۆشتر ئەڵەن ئێستاش خاوەن چێشخانەکە چاوەڕێیە پاری لەفەکانی بۆ بگەڕێنێتەوە هاهۆ من چیەڵێم تۆ باسی چیەکەی بۆ من وەرە با باسی ئەوش بۆ بکەم بزانە و کاندیدی تیکتۆک چی کردووە وەرە بە باسی کاندیدەکانی تیکتۆکە بۆ بکەم بەخوا ناوەستم من تااقەتی ئەو شتانم نییە تۆش هەر بۆ خۆت بەڵێنی ناڕاست بوو کۆرەدا بڕۆ گرنگەوەی من بگەمە پەرلەمان دواترەوانە هەر قسەی پێش دەنگدانن وەرن جەماعەت با بچین بۆ ماڵی مامڕۆ بزانین دەنگ و باسییان چۆنە ماوەیەکە لەبەر درۆن دیار نییە بزانین لە شۆ خۆی شاردۆتەوە ئەرێمەتین ئەو کۆمپانیای کە 7,000 دلارەکەماندا بۆ فێری قسەم بکە بزانە قسەی تازە چیە فێرم بکە وەرما بڕۆین